بگومان ئەمانیش خۆ و مۆراڵی جیاوازیان هەیە. باسی ئەوەش کرد کە ئێمە دەتوانین وێناکانمان بگۆڕین بۆ ئەوەی بڵێ هەڵسوکەوت یاخود بەرکەوتنەکان جیاواز بن. بەڵام چۆن نەتوانین درک بۆ خوانە بکەین یاخود درک بۆ وێنانە بکەین. ئەمەکە بۆمونە تۆ لە کولتوری کوردیەوە هاتوین وشیارت بە خۆ ڕەوشتەکە یاخود بە وێناکە یاخود بە خۆ نیشاندانە کولتورە کوردیەکە هەیە، یاخود پابەندیە بیت یا پابەندی نابیت. بەڵام کە تۆ لە شوێنێکیت ئەگەر بە خۆ ڕەوشتەکەی کوردێکی خۆت و یاخود وێناکە یاخود خۆ نیشاندانێکی کوردێکە کار نەکەیت و چۆن تۆ درک بۆ شتانە دەکەیت، ئەم وێناکردنە چۆن دەتوانێت بگۆڕیت. دەستان خۆش بێ دووبارە هاوڕێیان. وەڵام من ئەو پرسیارم هەیە، دەڵێم سەرچاوەی دروستبوونی ئەو خوڕەوشتانە وێنای ئەو خوڕەوشتانە چییە؟ یعنی بە نمونە مەسەلەن بیرکردنەوە جیاوازەکانە لە ئایدۆلۆجیا، لە دین، یان یاسا، نەریت، ینی کەلتور، جوگرافیا، هەلومەرجێکی تایبەتی اقتصادی یان مثلا سروشتی دێنێتە گۆڕێت. لە تاریخ مثلا ئەو شتانەی لە هەندێک شوێن یاسایە، بە نمونەوەی نێر و مێ لە ئیسلام با بڵێن ئەگەر وەکو دینی ئیسلام تەماشاکەی هەندێک شتی حرام کردووە، هەندێک شتی حەڵال کردووە. بەڵام مثلا هەر لە بینی مەسەلەی کۆیلە و مثلا سەبا و ئەوانە هینی هەیە، ینی ئەوەی جیاوازی هەیە. یان ژەگە بگەڕێنەوە بۆ تاریخ مەسەلەن سەردەمی بڵێن کۆڕش و ئەوانە مثلا شتی زۆر سیر باز دەکەن لەوەی کە با بڵێن بۆ تەقدیسکردنی خانەوادەی کۆڕش بەس ئەوان، ینی خانەوادەی مەلەکی لە ناو خۆیان زەواجیان کرد، ینی خوشکبراکان لەگەڵ دایک لەگەڵ ینی بەس بۆ خۆیان هاان لە دەرەوە نە. ینی مەبەستم چییە؟ ئەو وێنایە چەند بۆ خەڵکی ئاسایی ئەوە نییە، با بڵێن ڕەوانیە، بەڵام بۆ ئەوان بە پێی یاسایەت بە پێی نەریتێ خۆیان دایدەڕێژن. ئەو کەسانە دایدەڕێژن دەسەڵاتیان هەیە، دەسەڵاتەکە ڕەنگە اقتصادی بێ، ڕەنگە دەسەڵاتی دەسەڵات بێتر، یان موقع اجتماعی بێ مەسەڵەن. یعنی مەبەستم ئەوە سەرچاوە، ئەو سەرچاوانە چۆن دیاری دەکرێت، ینی بەپێی ئەو شوێنە. سپاس. کەسێکی کورد دەچێتە بە مۆراڵەکەی خۆیەوە بەو خوو ڕەوشتەی کە هەیەی و خۆی پێوە گرتووە دەچێتە ئەوروپا. ئایا ئەم خوو ڕەوشتە چۆن دەگۆڕێت؟ ئەوە پرسیارێکی گرنگە، باوا بڵێن ینی هەردوو تەقریبەن پرسیارەکەی کاکاراسیش سەرچاوی دروستبوونی وێناکان، ئەمە وێناکان چۆن دروست دەکەن. ینی تەمان ئەمە گۆڕینی ئاسان نیە، ینی تۆ تەسەور کە ینی ئێستا بۆ نمونە لە بەرلین ئەگەر بچیتە و گەڕەکانەی کە تورکەکانی لێن دەبینی ئەو مۆراڵی خۆیان تەنانەت چەند جیلێک لەوێ بوون، ینی کرێکارەکانیش ینی لە ناوەندێکیان هەر ماوەتەوە زۆر بە ینی توندی. لە ناو کوردەکانە کورتەیە بڵێن سوزانم 40 ساڵە لەوەیە تا ئێستاش بینینەکەی وەکو بینینی ئەوانی لێ نەهاتووە. ینی بۆ نمونە ینی ئەو مۆراڵی بینینەی بینی نێرومێ هەر ئەم بە پێی مۆراڵەکەی ئێرە سیر دەکات و دەبینێتوانە. من ئەوەی کە بۆ خۆم وەکو شەخسی وەکو ئەزمونێک کە کەوتومەتە ناو ئەو شوێنە، من لەبەرەوەی خۆم ئەمە باز دەکەم بۆ ئەوەی تێبگەین لەکوێ ئاسانە دەستکاری بکرێت. لە کاتێکی زووە من بیرم لەو شتا ئەبێت و نابێتانەی کۆمەلگا دەکردەوە. ینی تەنها کتێبی بوونی مرۆڤ و دەرکەوتەکانی هەز دەکەم
بەشێکی باشی عبارەتە لەو خبرەی کە من لە ناو کۆمەلگات ینی نەک وەکو تاکێکە مۆراڵەکە جێبەجێ دەکا لامان کاتا وەکو تاکێکە مۆراڵەکە دیراسە دەکا لێکۆڵنەوە دەکا. ئایم لە زانکۆ زۆر جار دەچوومە کافتریا بۆ ئەوەی متابعەی ئەوە بکەم بزانم هەڵس و کەوتی بینین لە نێوان کوڕ و کچەکان ناچوانە. شێوازەکانی سیرکردنی کچ چۆنەوەی کوڕ چۆنە یانی کاتێک کە تۆ لێرە ئەمە دەکەیت لە ڕاستیا دەیتە دەرەوەی مۆراڵەکە دەیتە دەرەوەی مۆراڵەکە و مۆراڵەکە دەبینی و لەم حاڵەتا کە تواتیتە دەرەوەی مۆراڵەکە ئیمکانی گۆڕینی وێنەکان ئاسان دەبێت. یعنی بۆ من بۆ نمونە ئەو مۆراڵەی لەوێ بوو هیچ وینێک نەبوو کە من وەکو بڵێ دەستکاری وێنەکان بکەم ینی بە جۆرێکی تر وەک بڵێ من لێرە چۆن بووم لەوێ شەروا بووم بەڵام هیچ لێک دژیەکی مۆراڵی دروست نەدەبوو چونکە مۆراڵەکەی ئێرە لە ناو ماهین نییە ینی ئیشم پێ ناکات ینی وێنەکانە وێنایانەی کە هەیە بەپێی ئینەکە ناڕۆم بەڕێوە بەپێی خۆم دەڕۆم بەڕێوە ینی وێنەکان خۆم تەحەکومی پێ دەکەم وامە تامان زۆر دۆخێکی ئیجابی دروست دەکات لەوێەوە کە بۆ نمونە ینی تۆ ئەتیماد ناخەیتە سەر ئەو وێنایانەی کە خەڵک بۆ نەقڵ دەکەنی کەسانێک بۆەوەی لەوێەوە وێنایان بکەیت تو هەڵس و کەوت ینی لەگەڵیان کە هەستەکانت بە پێیەوە داڕێژیتەوە. من جارێک بیرمە لە زانکۆ بووم گەڕامەوە بۆ سەرگەت بۆ وەلادەکەی خۆمان کە چوومەوە ماڵی دایکم دەستی کرد بە باسکردنی ماڵی ئامۆزایەکەم کە ئاوایان کردووە ئەوان ئاوان و ینی بەپی ئەو وێنایە بێ کە ئەو بۆی دروستکردن من دەبواە بچم شەڕیان لەگەڵ بکەم ینی بڵێم بۆچی واتان کردووە بەڵام ئەمە بۆ من هین نەبوو ئەو وێنایی دروست نەدەکرد لەبەرەوە من هەر ئەتیادی وەکو چۆن چوون بۆ ماڵی دایکم ئاواش چوون بۆ ماڵی ئامۆزاکەم لەوێش ئەوانیش ئاینی شت باسی ماڵی ئێمەیان کرد بڵێن دایکم کە ئەوانی شتێکیان دروست کرد کە ئەگەر نانی بە پێی وێناکەی ئەوان وایە دەبواە بگەڕامایەتەوە بۆ ماڵ ئەم جارە من جەنگ لەگەڵ ماڵەوە بکەم ینی لەم نێوانە دەبواە من ینی ئەوانیش بە پێی قسەکانیان ڕاست بوون و ئەمانیش ڕاست بوون یانی هەردوو کێریەکە حەقێکی لابوو بەڵام بۆ نمونە تۆ دابنی ئەمە کە من ئەو مۆراڵە ئەو وێنایانە حکم دەکەن ینی چونکە وێنایانە بە بێ ئاگایانە بەکاردێنێن ینی کەسەکە بە پێی وێنەکان دەژوڵێتەوە بەسەستی پێ ناکە کامەوایە چونکە بیری لێ نەکردوێتەوە قەت ئێستا بە پێی ئەو وایە من دەبوایە هەڵس و کەوتەکەم وانە بووە ینی تامان ئەمە زۆریش لەسەر دەکەوێت لە کۆمەلگا چونکە تۆ بە کەسێک دەبیندەی کە لەگەڵ کەسەکانی مووقفت نییە نازانم چی ینی تۆ سزایەکی کۆمەڵایەتی باشیش دەدەی لەسەر ئەوەی کەم وێنایانە بەپێی ئەم وێنایانەی کە دروست دەکرێن تۆ مامەڵە ناکەیت کاتێک کە ئاوا هاتیتە دەرێ ینی شتێک دوو چەمکەیە لە ناو کتێبی بوونی مرۆڤ و دەرکەوتەکانی ئەبێت و نابێتەکانی کۆمەڵگا ینی باسی ئەوە دەکا ئەبێتەکان مێژویان چۆنەوە بێت هەیە چۆن نەبێتەکان دەگۆڕێن تقریبەن ئەبێتەکان لەوێ من بەو چەمکە ئەم شتەم تابیر لێ کردووە وەکو وێناکان وان کە ئێستا باسی دەکەین ئەم وشەی ئەبێت و نابێتانت چۆن لەلام دروست بوو وەکو چەمکێک دەچووم بۆ زانکۆ ینی بیرم لەوە دەکردەوە دەبێت شتانێگەیە بیکەم دەبێت ژلەکانم بگۆڕم دەبێت ئەوە بکەم دەبێت ئاوا بکەم دەبێت ئاوا بکەم بیرم کردەوە ئەم ئەبێتانە باشە کێ بۆ دەبێت ینی وا بکەم ینی بۆ نابێت وانەکەم بۆ نمونە بە شێوەیەکی تر بێت ئەلێرەوە گەیشتمە ئەوەی کە شتێک گەیە لە ڕاستیە من ینی کردومە بە ئەبێت لەسەر خۆم و لە کاتێکا پەیوەندی بە منەوە نیە ینی من دام نەناوە لێرەوە تۆ دەگەیتە ئەوەی کە وشیاری بە وێناکان پێیاکەیت ینی نەک ئیش بە وێنەکان بکەیت ئێمە لەناو کۆمەلگاتەنا خۆکە دەگرین و ئیش بە وێناکان دەکەین ئەمە بۆ کۆزانانی چی وایە وەکۆ وایە کە ئێمە شەترەنج فێر دەبین یاری شەترەنج دەکەین ینی یاری بە سیستەمەکە دەزانین و یاری پێ دەکەین
بەڵام کە تۆ لە شەترەنجدا دەمێنی شتێکی ترە ئەمە لەو کۆرسی پەروەردە نزیکەی 10 سەعات من قسەم لەسەر نەریت نظامی شەترەنج کردووە ینی کە تۆ قسە لەسەر نظامی شەترەنج دەکەی لە عینی کاتە قسە لەسەر هەموو نظامێک دەکەیت یعنی هەموو سیستەمێک دەکەیت و سیستەم چۆن کار دەکات بۆ نمونە ئەمانە کە تۆ وشیاریت بەمە پێیا کرد ینی تۆ ئەو کاتە دێیتە دەرەوەی وێنەکان ئەو کاتە بیر دەکەیتەوە تەبان ئەگەر بە پێی وێنەکان نەڕۆی وەکوتم سزا و پاداش دەیەتەوە بە پێی وێنەکان و ئەمانە کێشت بۆ دروست دەکەن و من وەکو بڵێ وەکو خۆم دژی قەت هەوڵم نەداوە وێنەکان بشکێنم لای ئەوانی تر بەڵام کە بیرم کردووەتەوە وێنایەکەیە بۆ نمونە لە ناو منە وێناکە شتێکم پێ دەکات بۆ نمونە درۆیەکم پێ دەکات یا وێناکە ناچارم دەکات من فێڵێک بکەم وێناکە بۆ نمونە وێنای مامۆستا لە زانکۆوە کە من خۆم مامۆسای زانکۆ بووم ئەو وێنایی کە لای تەلەبە بۆ مامۆسا هەبوو من نەمدەتوانی ئەم وێنایە ینی ئەم وێنایە من نەمدەتوانی پیشانی دەم ینی هەموو ئێمەی کە باسی دەکەم بۆەوەی باس دەکەم بۆەوەی ئەوە باسکەم کە ئێمە وێناکان چۆن لە چ کاتێکا کۆنتترۆلمان ناکەن کە کۆنتترۆلیان نەکردین ئەو کاتە ئیمکانی دەستکاریکردنیان هەیە یانی دەتوانین ئێمە ئەو وێنایانە لە پیشاندانە هەم لە بینینیشە هەردووکیانیان کوبڵی دەستکاری بکەین سەرەت یەکەم جار بوو کە بچمە زانکۆ ئەم نمونانە دێنمەوە لەسەر خۆم مەبەستم لە باسکردنی خۆم نییە دەمەوێت نمونەکە وەرگرم چونکە ئەو نمونانم لە یار لە ڕاستیا بە ڕوونکردنەوەی شتەکە کە ڕۆشتم بە جلێکی هەر ئاوا چۆن ینی من دایما جلەکەمە ڕاستایی بووە میشە کە چووم مامۆساکان هەندێکیان دەمناسین و ینی منمانە بۆ بەبوونەی سیمنارۆوانەوە یەکمان دەناسی بیرمە یەکێک لە مامۆساکان کە ناوی نایەنم ئاساییشە ناوی بێنم ینی ئەو چوو کار لە اینەکی شتەکە هەروە بوو ینی هەر مامۆسایەک باتایە هەر ئەویان پێ دەوت کە بە من دەوترا وتیان تۆ باوا بەو شکلەوە دەچیتە ناو تەلەبە حسابت بۆ ناکەن واوەش بزانە کە یەکەم جار دەچیت ئەو وێنایی کە هەتە دووسی دەکەی بۆ تەلەبەکان ئیتر تەلەبەکان هەر ئەوە دەبینن بەوە کۆنتترۆلیان دەکەیت کۆنتترۆلێکی سایکۆلۆجی تەبەنەوە نییە کە من ئەم یاریە نەزانم ینی چۆن ئەو وێنایە نیشان دەم بۆ تەلەبەکان بەس من پێم وا بوو پرۆسەی فێربوون بەڕاستی پێویستی بەم وێنایەنی بەعکسەوە دەبێ من لابەی ئینجا فێربوون دەتوانین بکەویتە ناو پەیوەندیەکی ڕاستەقینە لەگەڵ قوتابیەکانە ئەو چاوەڕێی دەکرد کە من ئاوا دەچم فعلەن خاعەکەی من فەوزا بێت ینی من وەکو بڵێ نەتوانم خۆم وەکو مامۆسا بسەپێنم ینی وا چاوەڕێ دەکرا واش بوو کە تۆس من ئاوا سەرەتا دەچوون بەڕاستی ینی تەلەبە مەستیان نەدەکرد مامۆسا بەو کاتە تەوان تەمەنیش نزیک بوو لە تەمەنی ئەوان ینی کاتێ ماستەرم تەواو کردوون بوو بۆچی چونکە وێناکەم دروست نەدەکردنی ئەو وێنایی کە ئەوان وتیان دەبوایە تۆ بڵین جلێکی شیک لە بەرکەی ژێکی ڕسمی ئینجا بچیتە ناو تەلەبە و من تووشی گرفت بوومەوە لێرە ناڵم جۆرێک لە سزادان هەیە کە تۆ سزا دەدەی لەسەر ئەو وێنەیە ینی جارێک بیرمە لە کۆلێژی وابزانم جوگرافیا بوو دەرسی کوردۆلۆژیان هەبوو داوایان لە من کرد کە بچم لەوێ وانەکە بڵێمەوە کە چوومە ناوپۆل قۆناغی یەک بوون سێر دەکەم تەلەبەکان دانانیشن ینی وەکو بڵێ منیشەوە چوومەتە ناوپۆل و هینەکەم لەسەر مێزەکە وەستاوم و دەمەوێ ناوەکان بخوێنمەوە بزانم کێ غایبە کێ هەیە کێ نییە کێیە تعارفێ بکەین سێر دەکەم پێ دەکەنن ینی ئێتراوە تۆزێک وەستامت باشەوە بۆ پێ دەکەن بۆ دانانیشن ئاوا هەر ئاوا تۆزێکگەڕێن بوون و تۆزێک زانیم هەز دەکەن مامۆسانی یەکێک یاوتی مامۆسا دەتوانی مامۆساکانی ئێمە باجێکیان هەیە تۆ نیتە دەتوانی ینی پیشانمان بیت وەوانە و وتم من نیمە و
ئەگەر دەشتانەیە بم بەو مامۆسایە کە بیری لێ دەکەنەوە ئێستا بە 1 دقە دەبم بەو مامۆسایە دەتوانم هەرە موتان دانیشێنم و کۆنتترۆلتان کەم بەس منە مەم ناوێت لەبەرەوە دانیشن بە ڕێکەوین جارێ بە تعارفێ بکەین یەکتر بناسینەوەوانە ئەی دوایەوە تۆزیە گاوا بەو قسانە دانیشتن سەر دەکەم هێشتا هەر بەغەڵ پێکەیە هێشتا کەر ینی هەست دەکەن مامۆسانی منیش تێنە دەگەیشتم بۆەوە هەست دەکەن ینی تەلەبەیەکیان ئاوا هەر پێدەکەنی وتم بۆ پێدەکەنی وتی تۆ مامۆسانیت تۆ تەلەبەی قۆناغی چوارەمی هاتوویت ئێمە قازین گاڵتەمان پێ دەکەیت وتم چۆن ئێستا بۆتان بسێلمێنم مامۆسام ینی ئەمە هەمزانە چی توش دەبێت تۆ ینی ئەو وێنەی کە نیشانت داوە ئەگەر مامۆساژ نەبی وێنەکە ئەو بە مامۆسات دەبینێت چونکە وێنەکە تۆ ئەوە نیشان دەدەی لەم دوایە مامۆسا ئارام کە لێرەیە باسی شتێکی زۆر سەیری بۆ کردم لەبارەی ئەو وێنەیەوە کارگوزارێکیانەیە دەڵێن زۆر خۆشیک دەکات و قات و ڕباتێک دەبەستێت و اینجا دەچێت بۆ هێن و ئەمە تەبان مدیرەکە پێی وتووە ئەم کتابە بەرە ئەم کارگوزارە بۆ ناحیە بۆەوەی ئیمزایکە ینی ئەو شتەمان بۆ بکەن ئێوش بردوویەتی و دوایی کە ئیمزای کردەوە توێتی تۆ کێ وتویتی من مدیرم ئێوش ئیمزاکەی بۆ کردووە و شتێکی بۆ ڕایی کردووە یە ناوێتەوە و با مدیرەکەی وتی بوو وەڵام من وتم مدیر شتەکانم کرد و تەواو بوو هەر ئەو ینی ئەم هینەکە کارگوزارەکە بووە بە مدیر بە بۆنەی جلەکانیەوە ینی ئەو شکڵی ئەو وێنەی نیشانی داوە هەر مامۆساران باسی ئەوەی کردوتی قاعید ئیمتیحانی ڕێک دەخرا ئێمە ڕۆشتین ئەو وەستا بوو منیش بەجلێکی ئەتیادیەوە ڕۆشتم ئەوانەی کە هاتبوون قاعاکە ڕێکخەن بڵێن بۆ ئیمتیحانی بەکەلۆری و ئابوزاری ئەوانە نایە ئەمان ناناسن وتی بە منی وتی ئەو مێزە بێنەوە ئەوە ڕێکخە و ئەوە والێ بکە و ئەوە والێ بکە و هینەکەش بڵێن فەراشەکە کارگوزارەکە ئەویش بە قات و ڕێباتەکەیەوە وەستا بوو پێ دەکەنی ینی چونکە ئەو بۆ بە هینەکە ئەم بۆ بە مدیر ئەو بۆ بە کارگوزار ئەیتر وتم منیش کە قسەم کرد وتم ئەوە کارگوزارەکەمانە من معاونی مەکتەبەکەم وتی داوای لێبوردنی کرد و ئاوا بەو شێوەیە بەرحاڵ تەلەبەکانی ژەرعینی شت هەتایەکێکیان وتی دەتوانی هەویەکەی خۆت بمدەیتێ کامە بۆ مامۆسا یعنی ئەگەر هەر تەلەبەیەک ئاوا بەو مامۆسایانە بڵێ کە لەوێن بەو مۆراڵەوە ئەو تەلەبە فەسڵ دەکرێت ینی ئەو تەلەبە لای عقوبەیەکی یەکە زۆرە بۆچی چونکە ئەمە عقوبەی مامۆساکەی تر هیچ شخصیەتی نامێنێ هەموو شتێکی لێ دەسەندێ تەلەبە داوای هەویە لە مامۆسا دەکات ئێمە زۆر ئاسایی یەکەم دەرێنا و پیشانمدا وتم تەواو مەبەستم لێرە چییە مەبەستم لە وێنەکەیە کاتێک کە تۆ وێناکە ئەو وێنایە نیشان نادەی چی ڕوودەدا کاتی ئەم وێنایە نیشان نادەی ئەو سزایانە ئەو شتانە توش دەبێتەوە ینی تەلەبەیەک دەتوانێت ئەوە بکاکە هەیە تەبەن دواتر من دەسم کرد بە قسەکردن و واتێم گەیاندن کە ئەمە چییە و ئەمە چییە بۆ ئێوەوان بۆ ناتوانن من وەک مامۆسا ببینن ئێتر کە دەسم کرد بە قسەکردن تەلەبەکان بێدەنگ بوون بەرەبەرە ئیتر وەکو بڵێ دەستمان کرد بە تعارف و یەکتر ناسین و ئەوانە و ئەو پەیوەندیە دروست بوو کە من دەمویست لەگەڵ تەلەبە دروستی کەمیانی چکە بەو وێنایەوە کە من نیشانی دەدەم ئەو پەیوەندیە دروست نەدەکرا و ئەو پەیوەندیە کە فەزایەک دروست دەکات بۆ ئەوەی کە گفتوگۆیەک دروست بێ و بیرکردنەوە لە ناو قەعا هەبێت بەبێ ئەم قوربانیە کە تۆ بیدەی بە وێنەی مامۆسایە وێنای مامۆسایەتەکەی خۆت ینی شخصەتی خۆت ئیمکانی دروستبوونی نەدەبوو لەبەرەوە ئەمە قوربانی زۆری دەوێت ئاوایە دەبێ بیتە دەرەوەی وێنەکان چونکە ئەو کاتە هاتیتە دەرەوەی وێنەکان ئەو کاتە بەپێی ئەوە دەجوڵێتەوە کە چی باشە و چی باش نییە بەپێی وێنەکان ناجوڵێتەوە و ئەمە بۆ کاتێک کە تۆ ئاوایت لە مۆراڵێکی کوردیەوە کە وێنەکانی دیاری کراون بەڵام تۆ وێنەکان کۆنتۆلی نەکردویت دەچی بۆ مۆراڵێکی ئەوروپی ئەم شتە زۆر ئاسایی بوو دەدا چونکە تۆ ئەو کاتە بە مۆراڵێک دژی مۆراڵێکی ترە سو کەوت ناکە یعنی کە دوو مۆراڵە دژن لە بینی نایە لە شتێکی تراکە پارادۆکس دروستکە و تۆ دایمە لە ناو جۆرێک لە وشاریای بە وێنەکان ینی
و وەکو بڵێ من وا دەبینرام لەوێ کە من ئەو مۆراڵە ئەوروپیە زۆر تۆختر بێت یاما لەوان ینی لە کاتێکە شتەکە مۆزوعەکەی لاقی بە مۆراڵەکەەوە نەبوو من بە هیچ شێوەیەک مۆراڵەکەی ئەوان ینی وەرم نەگرتوو بەڵام من لە خۆمە ینی بۆ نمونە ئیمانم بە ئازادی ئینسان هەیە ئیمانم بە شتانێگەیە کە نەک ئیمانم هەیە ینی دەزانم ئەمای تر ئینسان ئەمەیە ینی دەبێ ئاوا بێ وەنا ئینسان نییە ئەمانە یەکی دەگرتەوە لەگەڵ ئەو فەزای ئەوانە ئەمە وای دەکرد کە من جوارێک لە هارمۆنیمە بێ لەگەڵ ئەوانە ینی کە لەگەڵ ئەوانەدا دەنیشتم دەمزانی ینی یەک بینین ئەوە نەبوو کە چاوەم ڕاتووە لەسەر ئەم بینینەی ئێرە من وا سەیری کەسەکانی سەرمێزەکە بکەم یا چۆن ینی جۆرێکی تر من هەندەکرا کە لەوانە ئەوان منیان دەبینی کە من مۆراڵەکەم وەکو هەڵسو کەوتەکەم شەرقیانە نییە بەڵام نەشیان دەزانی چۆنە ینی ئەمە دەتوانی لێرە ینی ئەگەر ئاوا بێت دەتوانی فعلەن ئەم مۆراڵەکەی و ئەوێ وەرگری ینی دەتوانی وێناکان وەرگری چکە تۆینن وێناکان حکمت ناکەن تۆ تەنا وەکو بڵێ زەینت ئامادەیە بۆ وێناکان وەکو دایمە وەکو ئەو مناڵەی کە هێشتا وێناکان نەخراونەتە ناوزێنی لە ڕێگەی پەروەردەوە لە ڕێگە کۆمەلگاوە لەبەرەوە بە ئاسانی وێناکان وەردەگری بەڵام ئەگەر تۆ وێناکان تیاتە دامەزرا بێ و چەسپا بێ وەڵکەندنیان ئاسانە وەکو دیکارد ئاسا کە دەڵێ دیکارد ئەو بیرۆکانەی کە ئەمان بوو زۆر ئەما دەبێت لە ڕیشەوە دەری بێنی بەسەمە دەمێک کە دامەزراوەن ڕیشە کێشکردنیان ئاسان نییە ینی بامان شێوە وێناکان ئاوان ینی وێنەکان بە تیکرارکردنەوەیەکی ڕۆژانەیی زۆر لەگەڵ هەر تیکرارکردنەوەیەکە ئەم وێنایانە جێگیرتر و جێگیرتر دەبن وەکو درەختێکی پیر کە ڕیشەکانی دەچێ بنەوە ئارزا واتە جێگیریش بن هەرسو کەوتی تۆ زیاتر کۆنترۆل دەکەن و لێرەوە ینی وەکو بڵێ تۆ منفەزت بۆ ئەوە بۆ ئەوەی بە ئاسانی بتانی لە بینی مۆراڵەکانە بجوڵیتەوە لە ڕاستیە بە جۆرێک لە جۆرەکان دەبێ ئەو وێنانە لە ناو تا ینی بەو دامەزرانە دا نەمەزرابن ینی وەکو بڵێ ئەو وێنانە دەبێ بتانی ئاسان بێ بیان جوڵێنی و ناشتوانی ئەگەر بێت و وەکوتم لە دەرەوەی وێنەکان سەیری وێناکانت نەکرد بێ پرسیارت نەکرد بێرێ ئەوە چی وام لێ دەکا من ئاوا بکەم ئەمانت نەکرد بێ و موشیاریت بە ینی سیستەمی وێناکان نەبێت ئەو خودەی کە بۆ تۆ دامەزراوە وا دەزانی خۆتی و خۆت نیت کۆمەلگا بۆی منە کۆمەڵایەتەکەی کە کۆمەلگا بۆی دروست کردووی ئەو وشیاریت بۆ ئەو منە نەبێ کارەکە ئاسان نابێت و کارەکە و کاتە پرۆسەیەکی درێژخایەنی دەوێت کە تۆ تا مۆراڵەکەی ئەوێ وەردەگریوە لە دەرەنجامیشە هەندێک لە وێناکانی مۆراڵەکەی خۆت هەردەمێننەوە و هەندێک لە مۆراڵەکەی تر وەردەگریوە دۆخێکە کە وەکو بڵین لەو دۆخە دەمێنیتەوە چونکە پێویستت بە هەندێک لە وێناکانی مۆراڵەکەی خۆتە بۆەوەی لەگەڵ دەوروبەرەکەی عایلەکەتە لەگەڵ ئەوانی ترە هەڵسو کەوت بکەوە پێویستی شت بە وێناکانی ئەوانی ترە بۆ ئەوەی ینی وەکو بڵێ بتوانانی لەگەڵەوانی شارس و کەوت بکەیت لێرە جۆرێک لە دەبڵ مۆراڵی دروست دەبێت ینی مۆراڵێکی تێکەڵ لە وێناکانی هەردوو مۆراڵەکە بۆ ئەمە شتێکی ئەمە ینی ئین دروست دەکا ئەمە ئشکالەکە دروست دەکاوەی کە لە ڕاستیا بابەتی ئەساسی ئەم سیمنارانەیە ئەوەیە کە منداڵێک کاتێککە ئەم دوو وێنایانە لە ناویا دەچەسپێن یەکێکیان لە ناو عایلە یەکێکیان ئەوانی تر لە دەرەوە و ئەم جەنگی بینی وێناکان لە بینە چی لەو تاکە دەکات چی لەو مناڵە دەکات ینی لە ماڵەوە بۆ نمونە وێنای باوک وێنای دایک وێنایە کە بەڵام لە مەکتەب وێنایەکی تر دەخرێتە مێشکیانی دایک و باوکەمان ئەو وێنایە نییە کە دایک و باوکە کە وەکو لە ماڵەوە دەیدەن بەوە ئەو کاتە لێک جی دروست دەبێت بۆ نمونە منداڵەکە بە پێی وێناکەی تر هەڵسوکەوت لەگەڵ باوک و دایکەکە دەکات دایک و باوکە کەس دەکەن بێئەدەبی دەکات لە کاتێککە ئەمە سوکەوتەی کوردەیکا بە پێ ئەو وێنایە بۆ دایکێکی ئەوروپی یا کەنەدی ئەمە نۆرمالەکەیە ئەگەر ئەمە وان نەکات بێئەدەبیە یانە بێ مۆراڵیە ینی لێرە ئەم کێشانە دروست دەبن ینی وەکو بڵێ باوکەکە بۆ نمونە ئەو وێنایەتی بۆ کوڕەکەی بۆ کچەکەی ئەو وێنایە تێک دەشکێت چونکە بۆچی کچەکەی وەک ئەوەی کە کچەکەی خۆیەتی ئاوا خۆی پیشان نادا بە پێی وێناکەی تر خۆی پیشان دەدا کە کچی کوڕ پیاوێکی ئەوروپیە ئە لێرە جەنگی ناو عایلەکان دەست پێ دەکا ئەوانەی لە تاراوگەن و ئەمە ئەم تاکە کە دەچێتە دەرەوە
کورد لەویا دەبێتە قوربانی لە بینی هەردوو مۆراڵەکە و نازانێت چی بکە. ئەوەی کە پێشتر باسم کردوتم یەکێک لە گەنجەکان وتی باوکە تۆ دەتەوێ من لە ماڵەوە کورد و لە دەرەوە ئەڵمان بم. ئەمە وەکو بڵێ شتێ ئەرکێکی زۆر قورسە دەیخەیتە ئەستۆی من کە من لە ماڵەوە ئەڵمان بوو لە دەرەوە ئەڵمان بوو لە ماڵەوە کورد بم. بۆ نمونە یعنی ڕەفیقێکی کە ئەم کوڕەکە دێتەوە بۆ ماڵەوە لە ماڵەوە کورد بێ ئەمە هندوو زەکات ینی وەکو بڵێ چونکە ئەمە وێنەکان لە لای ئەم هاوڕێ ئەوروپیایی کە هەیەی جۆرێکی ترن. بۆ نمونە دایکی هاوڕێکەی وێناکەی لای ئەم ئەوروپیە وێنایەکە و دایکی هاوڕێکە بۆ کوردەکە وێنایەکی ترەکە دەچێت ناو عایلە ئەوروپیەکەوە و لێرە جەنگی بینی وێناکان دروست دەبن. ینی من ئەم هەموو ڕۆشنە بە ناو شتەکانە کە دەڕۆم بۆ ئەوەیە لە ڕاستیە ئەو ئەساسە تیۆریە هەبێت بۆ ئەوەی تێب بگەین دوای ئەمە بەبێ ئەم ئەساسیەت تیۆریە ئێمە ناتوانین تێ بگەین کە کێشەکان چین. ینی کێشەی پەروەردە بۆ نمونە بۆ مناڵێکی کورد لە کەنەدا چیە؟ ئەم وێنانە کە دەخرێنە مێشکی ئەم منداڵانەوە لە هەردوو سەرچاوەکەوە چی ڕوودەدا. ئەمانە ئەگەر ئەم شتە تیۆری تا ئێستای ناومانە ناتایە ئاسان نەبوو کەم شتانە جاکەینەوە و ئێستاس دەکەم ڕۆشنتر ئێمە دەتوانین مامەڵێ لەگەڵەوە بکەین و دەست بخەینە سەر کێشەکان. یانە دەتەنان دەگەر کەسانە گەبن لێکۆڵنەوە بکەن لە منداڵانەی کە لەوێیان بەرپێی ئەم ئەساسە تیۆریە دەتوانن بگەنە زۆر دەرەنجامی باش ینی و بگەنەوەش کە چارەسەر دواتر چی بکەن ینی. و ئەمە پێویستی بەوەیە کۆمەڵێ باحث لێکۆڵەر بە شکلێکی مەیدانی بێن ئەو کارە بکەن بزانن منداڵەکان چەند دەتوانن وێنە گۆڕکێ بکەن وێنە گۆڕکێ بکەن ینی وێناکان لە مێشکیان نابگۆڕن. تەمان باشترین تەریقە وەکووتم موشاریەکەیە وشیاربوونەوە بە وێناکان تۆ لە ناو هەر مۆراڵێکاوی. نانی من لە تەمەنێکی زووەوە زانیم ئێرە و ئەوروپا لەویا یەکن کە لێرە ئێمە بە مۆراڵێکیش دەکەین لەوێش بە مۆراڵێک و ئەوەی کە ئەوروپیە گەڵس و کەوتی ئەوروپیەکە ئاوایە هەڵس و کەوتێکی وشیارانە نییە لە ڕاستیار وەکو هەڵس و کەوتی کوردەکە کە وشیارانە نییە. هەڵس و کەوتی ئەوروپیەکە بە پێی مۆراڵە ئەوروپیەکەیە. بۆ نمونە ئازادی کۆمەڵایەتی لە ناوتاکە ئەوروپیەکانان لە حدودی وێناکانایە. ئەوە نییە کە خۆی وشیار بێ بۆی کە ینی ئەوی ترکە لەگەڵ یایەتی ئازاد بێت. نه ئەمە وێناکانن وا دەکەن ئەو مەجاالەیان دروست کردووە ئەم دوو کەسە ئازاد بن و ئازادیەکەیان تاکوێ بێت و ئەم دوو کەسە ینی ئازاد نەبن لەکوێ ئازاد بن لەکوێ ئازاد نەبن. ئەمە هیچی خۆیان نین ئەمە پەروەردەکەیە لە مناڵیەوە ئەم وێنانە و لەگەڵ سیستەمەکە لە ناویان ناچێنراوە و ئەوان هەڵس و کەوت دەکەن زۆر بە ئاسایی ئەمە دەتوانین بە تەجربە ساغی کەینەوە کەوایە. بۆ نمونە منداڵێکی هەورامان بەرهەر لە منداڵیەوە ناو عایلەیەکی ئەڵمان بێگومان ئەم منداڵە ئەو وێنایانە دەشنە ناو لە زەینادا دەمەزێن کە ئەو عایلە ئەڵمانیەتی و دواتریش هەڵس و کەوتەکەی فعلەن هەڵس بەو مۆراڵەیە ناتوانێت هەڵس و کەوت بە مۆراڵە هاورامیەکە بکە چونکە مۆراڵە ئێمە دەیچێنین لەناو منداڵانە و لێرەوە تێدەگەین پارادۆکسەکان چین ئەو لێک دژیانە چین لە بینی مۆراڵی کوردی و مۆراڵی بڵین خانە خوێکە دروست دەبێت. ئەوە تەبەن دواتر لەگەڵی دەڕۆین. من وەکوتم لە سیم منەکەی ترین دەکەی بەڵێ ئەوەی بەڵێ سەر چاوەکان ماوە بە ئەوەشین کەم ببوورێت خوا سەر چاوەی وێناکان ئەوەی کە کاگاراس باسی کرد. وەڵڵاهی وەکۆی کە بڵین سەرچاوەکە لە چییە لەکوێ ینی کەرەستەکەی لەکوایە ماز دەکەم بە دوواداچوونێکی وردی دەوێ واست دەکەم چونکە بابەتەکە خۆی ئێستا کە من باسم کرد شتێکی تازەیەوە دەبێت بە دوواداچوون چوونی بۆ بکرێ. بەڵام بە هەر جۆرێکەوەی کە وا دەکا کە مۆراڵەکان ینی لە کۆمەلگایەکەوە بۆ کۆمەلگایەکی تر بگۆڕێن جاری وایە دابینکردنی پێداویستیەکانە ینی ئەو پێداویستی ئەساسیانی کە هەیە ئەوە مۆراڵ دەستکاری دەکا بۆ نمونە گواستنەوەی پێداویستە بنچینەیەکان لە خێزانەوە یا لە باوکەوە بۆ دەوڵەت ئەمە گۆڕانێکی زۆری لە مۆراڵی ئەوروپیا دروست کردووە وێناکانی گۆڕیوە چونکە ئەمە دەستکاری وێنا دەکەیت. بۆ نمونە باوکەکە
پێشتر منداڵەکەی ژیاندووە وا وێنای کردووە کە باوکەکە دەچێت ئیش دەکات لە دەرەوە هیلاک دەبێت دێتەوە نازانم چی ئەمە دەکا بەڵام ئێستا بۆ نمونە باوکەکە ئەمە ناکە حکومەت دەیکا وێناکە دەگۆڕێ ناوەڕۆکی وێناکە دەگۆڕێت لەبەرەوە دەکرێت بۆ نمونە شتێکی ئاوا وێناکە دەستکاری کا بیگۆڕێت و دەکرێت ئاینێک بێت وێناکە بگۆڕێت دەکرێت ینی کۆمەڵە هەر شتێک لەوانە دەبێت بزانی لەکوێوە دەیگۆڕێت دەستکاری دەکات و جگەل لەوەشە وێنایانەی کە بۆ نمونە لە ناو شریعەتێکی ئاینی دیاریکراوە هەن بەڕاستی ئەم وێنایانە سابت نین ینی ئێستا وێنایانەی لە ناو ئەو پەروەردە ئاینیە کە لە ناو ترباینی ئیسلام بێ یا مەسیحی بێ یا هەر ئاینێک کە منداڵەکان پەروەردەیەکی ئاینی دەکرێن ئەو وێنایانەکە بۆیان دروست دەکرێت بۆ نمونە بۆ مەسیح بۆ پێغەمبەرەکان بۆ خوا بۆ هەر شتێکی تر ئەم وێنایانە لە ڕاستیە گۆڕانیان بەسەر هاتووە هەر وێنای دین کەسێکی متەدەین هەسە کەسێکی ئەو متەدەین نییە لە نەوەدەکانە تەنانەت ینی ئەو کەسە متەدەینی ئێستا کەسێکە ینی لەوانەیە نوێژ نەکا بەڵام متەدەینی بەوەی کە تۆ لایەنگری بەرەی ئیسلامی بگری دژی بەرەی ئەلمانی تۆ بەمە متەدەینی ینی ئەمە وەکو بڵێ ئەمانە گۆڕاون وێنەکان گۆڕاون ینی وێنای کەسێکی متەدەین کە ئێستا متەدەینە دەیکەی ئەم وێنایە زۆر جیاوازە لە وێنایە کە بۆ نمونە لە نەوەدەکانە هەبووە و ئەم وێنایە بۆ نمونە ئایدۆلۆژیایەک دروستی دەکرد لە نەوەدەکان هەر ئەو ئایدۆلۆژیایە کە ئەو وێنایی بۆ مسلمانێک دروست دەکرد کە مسلمان کێیە هەر ئەو ئایدۆلۆژیایە خۆی ئێستا بە جۆر وێنەیەکی تری بۆ دروست دەکات بۆ نمونە لە نەوەدەکانە ئەو وێناوەڕۆکی ئەم وێنایی مسلمان کێیە ئەوە بوو مسلمان بڵێن فەقیرە فەقیر باشتر دەتوانێت مسلمان بێت تا دەوڵەمەند بەڵام کەچی لەم دوایە کەسەکە ئەوانە هەر بڵێن هەر ئەو ئایدۆلۆژیایە هاتووە دەڵێ ئەوەی دەوڵەمەند نەبێ مسلمان نییە دەبێت مسلمان دەوڵەمەند بێت ئەمە ینی وەکو بڵێ ئەم وێنایانەش دەستکاری دەکرێت کابرا خەریکی ئەوەیە بازار دروست دەکات بۆ بیتکۆینە نازانم بۆچی بەڵام دێ لەم لاشەوە وێنایەک دروست دەکات دەڵێت دەبێت مسلمان دەوڵەمەند بێ مسلمانی فەقیر وایە فەقیر مسلمان نییە بەڵام لە ناو تەسەوفا سێر دەکەی ئەسڵ فەقر هینە مەقامە ینی ئەم وێنایانە لەوێشەوە دەگۆڕێن ینی وێنەکان وەکو بڵێ کۆمەڵێ گۆڕانەکەیان چۆن دەگۆڕێن سەرچاوەکانیان چۆنە ئەمانە هەمووی بەڕاستی دراسی وردی دەوێت هەر ئەوەندە دەتوانم لەویا بڵێم کە بەو شێوەیە تەبەن سروشتی نەتەوە ئەمە ڕۆڵێکی باش دەبینێ لە دیاریکردنی وێناکانە لە ڕاستیە شتەکانی تر چونکە کە تۆ دەڵێ سروشتی نەتەوە ئاینەکار محکومە بۆ سروشتە زمانەکە ئەدەبیاتەکە هەر شتێک لەمانە هەمووی محکومە بە سروشتی ئەو نەتەوەیە ئەگەر بێت و فعلەنە شتە نەتەوەیی بێ ینی سەرچاوی چۆنیە تێکەی سەرچاوی لە سروشتی نەتەوەکەوە گرت بێ جاری وا هەیە وێناکان لە دەرەوە دێن ینی کۆمەڵی وێنا مۆراڵەکە هی میسرە بۆ نمونە بە ناوی دینەوە دێنرێتە ناو ئێمە یا هیچ سعودیە هی فلانە ینی ئەمانە وەکو بڵێ هەمووی وێناکان دەستکاری دەکرێن لای ئێمە لە ڕێگەی تەفسیرێکی کە محکومە بە سروشتی میلەتێک بۆ ئاین بۆ نمونە ئەو کاتە وێناکان بەپێی ئەو سروشتە وێناکان دەکرێنەوە ینی سروشتی میلەتەکانیش جیاوازن لەبەرەوەی تەفسیری تێکستەکان جیاوازە وێناکردنی بۆ نمونە مسلمان و کافر شتێکی جیاوازە ینی مسلمان و کافر بۆ نمونە لە ڕوانگەی کەسێکی وەکو ئەحمەدی مفتیزادەوە کە بە سروشتێکی کوردیانەوە سێری دین دەکات لەگەڵ سید قوتب هەر ڕێک دژە ینی دژی تەواوە ینی لای سید قوتب ئێستا سەردەمی جاهێلیە و هەمووی کافرە باشە و تەکفیرێکی گشتی هەیە لەسەر دنیا کەچی پێچەوانەوە لای ئەحمەدی مفتیزادە کەس ئیمکانی نییە کە بتوانی پێ بڵێ کافر کە ئەم بە جۆرێکی تر تەفسیر دەکاوە بە جۆرێکی تر ئەو کاتە وێنای کافر بۆ نمونە لای ئەحمەدی مفتیزادە وێنایەکە بۆ دروست دەکات کە جیاوازە لە وێنایی سەید قوتب دروستی دەکات و لێرەوە تەبەن ئێمە شتێکی ترمانەیە ئەمە دەتوانین زۆر ینی فراوانتری کەین بۆ نمونە ئەو وێنایی کە لە ئایدۆلۆژیایەکی عەرەبیەوە دێت یا لە تەفسیرێکی عەرەبیەوە بۆ دین دێت
لەگەڵ ئەوەی کە لە تەفسیرێکی کوردیەوە بۆ دیندێ ئەمانە وێناکردنیان بۆ شتەکان جیاوازە لەبەرەوە جەنگ دروست دەبێت لە بینی ئەو هێنراوەکە و ئەوەی کە هەیە لێرە ئەمە تەمەنە لە ئیناینەکانە بۆ مۆراڵە ئەلمانیەکە ژیان مۆراڵە دنیاییەکە ئەوی ژەروایە مۆراڵێکی تۆ خۆت دنیایی خۆت دێ کوردیە لەگەڵ مۆراڵێکی ئەوروپی کە دێت خۆی دەکات بێرا لێرەوە بەهای وێناکان دەستکاری دەکات و جۆرێک لە بەرگریش دروست دەبێت لە بەرامبەر گۆڕینیە وێنایانە ینی لێرە بە تایبەتی ئێستای کوردستان کەس نازانێت سەرچاوی وێناکانە لەکوێوە چونکە یەک دنیا سەرچاوایە وێنا دروست دەکات و وێنا تێک دەشکێنێ ینی بۆ نمونە لە نەوەدەکانە وێنای کەسێکی سۆفی کە ئێخوانێک وێنای دەکردەوە سۆفیەکە مشتێک بوو بۆ نمونە فاتحە بوو کە تەنها شتێکی بانگی کوردی لە بانگی ئەوانی تر جیا بکاتەوە فاتحە بوو فاتحە بدعە بوو لەبەرەوە بدعە بوو و ئەمان بڵێنەوانی کە ئەو لێکدانەوە عەرەبییان هێنا بۆ ناو ئێرەوە ئەوانم لە ناو مزگەوتەکان نابوون بەرەبەرە فاتحە لە ناو بانگانەوە لە کاتێکە فاتحە شتێکە کە لە دوای بانگەوە دەڵێن ئەلفاتحە ئەمە شتێک بوو بدعە بوو ینی لای ئەوان بەڵام لای سۆفیەکان ئەمە شتێکی تر بوو وەکو چۆن فارس ئەشهەدو ئەنە عەلی وەلیوڵڵاه هەیە ئەمەی خستووەتە ناو بانگەوە ئەمانە ینی وێناکان لە کوردستانە لەبەرەوەی وێنای زۆر دێتە ژوورێ وەجگە لەوەش ئێمە خۆمان لە دەستداوە و شیاریە بە خۆمان لە دەستداوە تەنان توانای ینی بەرەمێنانی وێنامان نییە خۆمان ینی وەکو بڵێ هەر یا ئەوەیە بەرگری لە وێناکۆنەکان دەکەین کە فعلەن ئیژ ناکەن ئێستا وێناکۆنەکان بۆ نمونە باوکێک بیەوێ منداڵەکەی وەکو جاران بیبینێ کە بەر لە 20 ساڵە بووە ئەوە هەرگیز ناتوانێت بگا بۆ ئاواتە چونکە تازە ئەمە گۆڕاوە وێناکان گۆڕاون هەندێک دێن بەرگری لەمە دەکەن بۆ نمونە دەڵێ بەرگری لە خێزان دەکەن بەس بەرگری لە خێزان ناکەن بەرگری لەو دەیانەوێ بڵێن ئەو مۆراڵەی پێشوو ئەوە بێنەوە جێگیریکەن لە کاتێکە زەمینەی ئەو مۆراڵە کە وا وێنای باوک دەکاتەوە نەماوە ئەی ئەمە ئیتر باوکی ئیتر تەواو ئەو وێنایی باوک لە پێشترا هەبووە ئێستا ئیتر باوکەوە نییە وێنایەکی تری بەڵێ وەڵا منیش وابزانم تەواو بووم زۆرم وت ببورن بەس دەست دەکەم بابەتەکە من بۆ خۆشم تازەیە بەڕاستی بۆ خۆم کە دەچمە ناوی زۆر شدەیە یانی ڕاستە بیرم لێ کردوێتەوە بەڵام وەکو باسکردن ئەمە زۆر ڕێک لەم شتانەوەکو بڵێ یەکەم جارە باسییان دەکەم زۆر سپاسی تۆ هەموو ئامادەوانیش دەکەین دەست خۆش